دۆسەی ئەمنی پارێزگای دیالە و ناجێگیری بەشێک لە ناوچەکانی و هەڵبژاردننی داهاتووی عێراق و پرسی ڕیفراندۆم و چەند پرسێکی دیکە گرنگترین ئەو خاڵانە بوون کە لایەنە سیاسیە کوردستانەکان لە خانەقین کۆبوونەوە و هەڵوەستەیان لەسەری کرد. بڕیارە کۆمیتەیەکی هاوبەش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکان و چارەسەرکردنی کێشە هەنووکەیەکان پێک بێنن. دۆخی ئەمنی بەتایبەت کە جمەجوڵی گرۆپی تۆریستی داعش لە دیالە و لە سنوورەکە بەرچاوترە، قسەکرا بۆ ئەوەی کە هەماهەنگی و هاوکاری زیاتر هەبێ و لەگەڵ ئەوەشا قسەوبات لەسەر پرسی هەڵبژاردننی داهات و قسەوبات لەسەر ڕێفراندۆم و ئەو پرسانەی کە پەیوەندی بە چارەنووسی خەڵکیەمەوە هەیە لە سنوورەکە هەڵوەستەمان لەسەر کرد وەکو تیمێک بەردەوام بین بە ئەوی کە خزمەتی خەڵکی سنووری خۆمان بکەین و ئەو پرسانش کە پرسی نیشتیمانین و پەیوەستە بە هەمومانەوە پێکەوە دانیشین و ڕاوێژ بکەین و پێکەوە بتوانین لەگەڵ سەرکردایەتی سیاسی خۆشمانە قسەیەکی هاوبەش و بەرچاوڕوونیکی هاوبەش بدەین بۆ ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کوردیشتوانی هەڵوەستە بکە بڕیاریەک وەربگرێ لەسەر ئەو ژمارەیەکی ڕاستەقینە نەتیجەیەکی ڕاستتر باتەوە بە خەڵکی ناوچەکە. لایەنە سیاسیەکان ڕای دەگەێنن یەکدەنگن لەسەر کۆی ڕەهەندە سیاسیەکان کە پەیوەستە بە ناوچە دابڕێنراوەکان و پشگیریشن بۆ دروستکردنی ئەو کۆمیتە هاوبەشە لەسەر هەموو پرسەکانی ترکە نیشتمانین ڕەهەندی نیشتمانیان هەیە ڕەهەندی نەتەوەیان هەیە ئێمە یەک هەڵوێستمان هەیە ئێمە یەک قسەمان ئەبێ یەک ڕێیمان ئەبێ سەردانی ناوەند بکرێت چون ئەم یعنی ئەو مەسەلەیە لە ئاستی ناوچەی ناکرێ لە ئاسێکرادی کوورد دەکرێت بۆ دووپاتێکێنەوە ئێمە ئەبێ کورد سەردانی هەموو شوێنی بکات بۆ ئەوەی پرسە ڕاستەقینەکەی خۆی و مافەڕاوەکەی خۆی بە جوانی بە هەموو لایە بگەینێت. لە ئێستادا کورد لە بەردەم بڕیارێکی چارەنووس سازدایە ئەویش پرسی ڕیفراندۆم و سربەخۆییە. لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان جەخت لە بەڕێوەچوونی ئەو پرسە دەکەن لە ناوچە دابڕێنراوەکان، بەڵام میکانیزمی بەڕێوەچوونی پرسی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازی هەیە. بۆ مەبەستش لایەنە سیاسیە کوردستانەکان لە خانەقین لە خۆ ئامادەکارین بۆ ئەو پێشهاتانەی کە دێتە پێشیان و بڕیارە کۆمیتەیەکی هاوبەش پێک بێنن. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.